سوا و ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە چلوویەکی بەرنامە سفرێک ژیری چلوویەک هەفتەیە لە خزمەتی ئەوەی خۆشەویست بەرنامە سفرێک ژیرتان بۆ پێشکەش دەکەم کە بەرنامەیەکی سەرنجڕاکێکی ڤیدیۆگەیمە هەموو پێنجشەمان کاتژمێر 12:30 بەرنامەکەتان بۆ پێشکەش دەکەم. خۆشەویستانم دەتوانن سەردانی دارین گەیم بکەن بۆ دەستکەوتی هەر پارچەیەکی ڤیدیۆگەیم لە هەولێر لە سلێمانی لەقیان هەیە، ناوی ژیری بینە، لەوێت داشکانە لە پلەیستێشن پڵەس بی یاخود گەیم پاس بی یاخود نرخی یاریەکانی بۆ دەکەن کار دەکەم لە لینکی دیسکریپشن زانیاریەکانی دارین گەیم داناوە هەر پارچەیەکی ڤیدیۆگەیم نویست پەیوەندیان پێ بکەن. ئەو هەفتەیە کۆمەڵە بابەتێکی سەرنجڕاکێشمان هەیە بێکەوە باسی بکەین هەواڵی زۆر ناوازە بۆ ئامادەکردنە کار دەکەم تا کۆتایی بینەر بن. یەکەم هەواڵیش بێگومان دەبی بە یاریە چیرۆکیەکەی پەبجی دەست پێ بکەن کە بە ناوی کلیستۆ پرۆتۆکۆڵە، یاریێکی سەرنجڕاکێش دیارە. ئەو یاریە لەلایەن هەمان پەرەپێ دەردروستکرایە کاتی خۆی یاریەکانی دێد سپەیسیان بەرهەم دێن ئەگەر لە بیرتان بی یاخود کاتی خۆی کردوتانە. دێد سپەیس یاریێکی تەقەکەری کامێرەی کەسی سێمی ئاسمانیە کاتی خۆی لە دەرەوەی زەوی و ئەوشتانە بوو و ئەو پەرەپێدەرانە دەگەڵ کۆمپانیای پەبجی بەیەکەوە خەریکی دروستکردنی ئەو یاریانە. هەرچەندە یاریەکە ناوی پەبجی پێ وەنیە، تەنانەت ناژە پەبجیە بەڵکو لەسەر هەمان دنیای پەبجی دروست کراوەتە هەمان یونیڤرسە، بەڵام باسی 300 ساڵ لە داهاتوو دەکە. ئەو ترێلەری کە بڵاو کرایتەوە هیچ شتێکی پەیوەندێکی پەبجی پێوە دیار نیە، سەرەتا تەنانەت باسی کارکتەر دەکا لە ناو زیندانەکە. یەک لەو کەسانەی کە لەگەڵی دەژوورەوە قسەی لەگەڵ دەکات دەڵێ هەستا خێر شتێکی وا ڕوویدا کەچی لێ دەبتە درندەیەک و کامێرەکە دوور دەکەوێتەوە. ئەو کەسە دەبینن کە تەمشای کامێراکان دەکات و ئەو شوێنە هەمان ئەو شوێنێک کات خۆی لە بۆ ترێلەرێکی پەبجی بڵاو کۆمپانیایەک و چیرۆکی پەبجی تقریبا بۆ شێوازێکەوە کۆمپانیایەک کۆنتڕۆلی یاریگایەک یاخود شوێنێک دەکەن نەخشێک دەکات خەڵکی لێ تاکردنەوەی لەسەر دێت چکە چیرۆکی جیهانی پەبجی هەروایە. ئەو گەمەیە باسی 300 ساڵ دوای ڕووداوەکانی یاری پەبجی دەکات. یاریەکە ستۆریە سینگل پلەیەرە، نازانین پەبجی دەخرێتە ناوی ناخرێتە ناویشە زانیاریەمان نییە، بەڵام نەزانینکەوە یاریەکە لە 2022 بۆ پلەیستێشن 5 و Xbox Series بڵاو دەکرێتەوە بۆ پیسیش بەردەست دەبی. یاریی سەرنجڕاکێشە هیوام وایە یاریی چیرۆکی زۆر باش دەرچی. حەز دەکەم ئیستەر ئێگی پەبجی تێدابی، حەز دەکەم هەندێک لە کارکتەرەکان ئەو مۆدێڵی کارکتەرانی ناو یاریەکانی پەبجی هەنە لەو یاریەش بەدیارکە من دەمێ ڕێنگۆ بزانم ئەو یاریتان ئەو ترۆلەرتان پێچۆنە پێتان خۆشە یاریی پەبجی چیرۆکی دروست بکرێت. حەز دەکەن یاخودنا لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن. هەفتەیەکی دوور درێژمان بەڕێکرد هاوڕێیان بۆ کەسانی کەەوە یاری سایبەرپەنک 2077یان کڕی یاخود بەنیازم بیکڕم بگومان پێتانم وت لە بەرنامەی بەژێری لینکەم دیسکریپشن دانایە پێتانم وتکەوە یاری سایبەرپەنک مەکڕن. بەڵام ئەو کەسانی کەوا یاریەکەیان کڕ یەک لەوانش بەخۆمم کەوا کێشەیەکی زۆرمان لەگەڵ یاری هەیە وارووا ئەو یاریە بووەیەکێک لە خراپترین یاریەکان لە مێژوودا لە ڕۆژی دەرچوونی چکە لەبەر گڵیچ و بەگ و کراشی ئەو کەس نەیتوانێت یاریەکە بە تەواوەتی بەبێ کراش یاری پێ بکە. بەتایبەتیش بۆ کەسانی کەوا پلەیستێشن 4 یاخود Xbox One یان هەیە ئەو یاری هەرکار ناکە یان کێشەی زۆرە. ڕاستە بۆ زۆر کەس کێشەیەکی وا گەوری نەبوو، بەڵام بۆ زۆرینی هەر زۆری کێشەی گەوری هەبوو. من خۆم بە پلەیستێشن 5 یاریەکەم تاقیکردەوە کێشەی یەکجار زۆری هەبوو، بۆش ناتوانم پارتەکانیشی لێ بۆ دابنێم. دەی مۆنتاژش یەکجار زۆری لێ بۆ هەموو شتەکان ببڕم کەتەکان دانێم. واز ناریەکە هی ناجارەوە بەتەماش نیمە جارە بیکەمەوە تاوەکو ئەو کراشانە چانە بێت چەندە ئەپدەیتیانە بۆ ناردێ، بەڵام هێشتا هەر مایتی. ئەوەی پێم ناخۆش بە CD Projekt Red ئەوە بووکەوە CD Projekt Red درۆیان لەگەڵ گەیمەرانی خۆیان کرد. تاوەکو ئێستا CD Projekt Red بەو کۆمپانیای ناسرا بووکەوە گرنگی بە گەیمەر دەدا، بەڵام لە ڕۆژی یەکەم کاتێککە یاریەکە بڵاو کرێەوە تەنانەت یەک دیمە نیشان لەسەر پلەیستێشن 4 و Xbox One بە گەیمەران نیشان نەدا، نانهێشت ڕەخنەگرەکان و ریڤیوەرەکان تەنانەت IGN و کۆمپانیایەکانی دیکەی گەیمیش کە ڕیڤیو لە بۆ یاری دەکەن نانهێشت ڤێرژنی کۆنسۆڵی نیشان بدەن تاوەکو بە خەڵکی نەڵێن ئەو یاری چێشی هەیە تاوەکو نمرێ بەرز بەدەست بێت. لە پاش ڕۆژی یەکەم کە خەڵک بەرزی گەیشت ئینجا هێشتیان ریڤیوی پلەیستێشن 4 و Xbox One بڵاو بکرێتەوە کە دەیانزانی یاریەکە بۆ شێوازە کراش دەکات. ئەو هەندێک لەو دیمەنانەیە کە دەبینن لە 10 FPS زیاتر بە یاریەکە نادا. CD Projekt Red جۆی لەگەڵ گەیمەرانی خۆی کرد وەروەها مزداقەتیشی لەدەستدا و ئێستا بەنامەیەک داوای لێبوردن دەکات کەوا دەیانزانی یاریەکە هەستا پلەی 4 و Xbox One بەو شێوازە خراپە کەچی هەر هێشتیان بڵاو بکرێتەوە دەڵێ دەتوان لە بە خۆتان پارەکەی وەربگرنەوە، بەڵام ئەوەش درێچکەیە CD Projekt Red لەگەڵ گەیمەران دەکات لەبەرەوەی پلەیستێشن و Xbox One لە بۆ زۆرینەی گەیمەران پارەکەیان نادەنەوە. خەتا لە پلەیستێشن و Xbox نیە بەڵکو خەتا لە CD Projekt Red چونکە ئەوان ئەگەر دەیانزانی یاریەکەیان چێژی هەیە دەبایە هەفتەیەک زووتر بە پلەیستێشن و Xbox بڵێن یاریەکەمان چێشی هەیە ئەگەر خەڵک داوای پارەی کردەوە بەو سیستەمە پارەکەیان بدەنەوە. گەرنا لە ناو یاساکانی واتە Terms of Agreement و یاخود پۆلیسی پلەیستێشن و Xbox One بەو شێوازەیەکەوە ئەتوو لە ماوەی 4 ساعت زیاتر یاریەکە بکەیت یان 2 ساعت زیاتر یاریەکە بکەیت بۆ نییە داوای پارەکەی خۆت بکەیتەوە. زۆر گەیمەر هەیە 2 ساعت یاریەکەی کردیا بەس ئەوەی بزانی چییە یاخود کێشەکان چارەکە هەیە دەڵێ یاریەکەم ئەسڵا هەنەش کردیا بەهۆی بەگێکەوە وای دەکە کە 4 ساعت من یاریم کردیا بەڵام یاریەکەم نەکردیا پلەیستێشن و Xbox یاریەکەی نادەنەوە. خەتا لەو دوو کۆمپانیای مەگرن سۆنی مایکرۆسۆفت بەڵکو خەتایەکە لە CD Projekt Red پێشوەختە نەهێشتیە سۆنی و مایکرۆسۆفتی یاریەکە تاقیکردنەوە سەر پلەیستێشن یاخود Xbox One. سۆنی و
مایکرۆسۆفت بێکەوە خەریکن علاجی ئەو مۆزوعی بکەن و دەیانەوێت سزای CD Projekt Red بدەن کە شتێکی وایان بەرامبەر ئەو دوو کۆمپانیا زەبەلەحەش کردیە چونکە بەڕاستی هەم مایکرۆسۆفت هەم پلەیستیشن پێی ناخۆشە شتە بەسەر گەیمەرانی خۆی بێ بەڵام دڵم زۆر شکایە CD Projekt Red نەدەبای بەو شێوەیە تەعامل لەگەڵ گەیمەرانی بکەن هەرچەندە وعدیاندایە تاوەکو مانجی یەک و دوو بەڕێی ئەپدەیت وەشتانە یاریەکە چارەسەر بکەن بەڵام زۆری دەوێت ئەو یاریتە عیلاج دەکرێت من لەسەر پلەیستیشن 5 یاریەکەم تا کردو هاوڕێیان زیاتر لە 20 کێشەی بەگم هەبووە زیاتر لە 20 دموسایی کاراکتەری نمایە کێشەی گەوری هەیە بەڕاستی ئەو یاری دەمێت ڕێنگەوە بگرم یاریەکە لەسەر پلەیستیشن 4 یاخود Xbox One تاقی کردیتەوە لەسەر PC و کێشە گەورەی نییە بەڵام ئەکیدم کێشەی لەوێ شار هەیە کە زۆر خەڵک باس دەکات بۆ چوونی ئێوە بەگشتی چێ لەسەر ئەو یاریە دەمێت لە کۆمنت بۆ چوونی ئێوە وەربگرم لە کۆتاییدا ماپەچی نوێ لە بۆ GTA Online زیاد کەسنە ماپەکە گەورە نییە ماپێکی بچووکە تەنیا دوورگەیەکی بچووکە بە ناوی کایۆ پێریکۆ هایست کەوا دەبی بچی ئەو ماپەی دەبی سەرتەچۆن ناو ماپەی دەبی یەک لە مشنەکان ئارکەکان لە ئەوەی وەگری نایتکڵەبەی ئەندەرگراوند وەربگری لەیەکە چیم کەەوە سۆستانزاشە شڵە ویددیویشی لەسە دروست دەکەم لەلایەن کوڕی ئەو ئافرەتی وەردەگری کەوات کاتی خۆی ترێڤەر عاشقی ببوو لە ناوستۆری GTA Online دەی بچی ئەو شوێنەی ئەو ماپە نوێی لەوێش هەندێک ئەرکی ئەنجاین لە تاوەکو دزیەکە ئەنجام دێت ماپەکە سەرنجڕاکێش دیارەوە GTA Online جگە لەوەش تقریبان کۆمەڵە سیارەتشی نوێشی لە بۆ هاتیە چەند ئەپدێتێکی نوێ لە گۆڕانکاری ناو GTA Online کرایە زۆر خەڵک دەڵێن ئەوە دوایین ئەپدێتی گەورەی GTA 5 زۆر خەڵک دەڵێن نەخێرەوە تەنیا دەست پێکا بە بڕای من GTA Online هەر بەردەوام دەبیتن و GTA 6 جارێ بڵاو ناکرێتەوە چونکە بینیمان سایبەرپانک کۆڵی خۆی کردە فیلم باوەڕ ناکەم ڕۆکستار پەلەی بکە لە دروستکردنی GTA 6 هەڵکو ڕۆکستار کۆمپانیایکی زەبەلەحترە نەفرزیاتری هەیە ڕۆکستار دەیەوێت یاریێک کە بڵاو دەکاتەوە بە تەواوی ئامادەبی ئینجا بڵاوی کاتەوە نمونەشمان زۆر Red Dead Redemption 2 لەسەر PlayStation 4 و Xbox One زۆر بە ناوازەی کاری دەکرد کە یاریەکە بۆ شێوازە زەبەلاحیش بۆ قدر سایبەرپانکی بۆ مهانەی بۆی مەبگرن زەماعەت سایبەرپانکی بڵێن یاریەکە زەبەلاحە کۆنسۆلی ئێستا ناتوانین تەحمولی بکات Red Dead God of War Last of Us 2 ئەوانش هەم یاری زەبەلاحن هیچ کێشەشیان نەبووە لەسەر PlayStation 4 یاخود Xbox One من ڕێنگە وەک لەسەر GTA Online پێتان چۆنە ئەپدەیتە نوێ تاقت کردەوە یاخودنا بۆچونی خۆتان لە کۆمنت بنووسن لە کۆتاییدا سیزنیەکی یاری Call of Duty Black Ops Cold War و هەروەها Warzone ئێستا بەردەستە و ماپێکی نوێژە چەند ڕۆژی داهاتوو بەردەست دەبی بە ناوی Rebirth Island Rebirth Island ماپەکی تەواو نوێە و 32 شوێنی ئینترەستینجی تێداوەتە 32 شوێنی مهمی تێدا بتوانانی سەردانی بکە یاخود لەوێ خۆت شاردیان شەڕ بکەین و بگومان شوێنی هەلیکۆپتەر و شوێنی تایبەت و شتانە زۆر تێدایە واوی ئەو ماپە حەزمەکەی زۆر وەکو ماپی ئێستا گەورە نییە بە بچووکترە بەڵام بە قسەی ئاکتیڤیژن بیتن کە ئەو ماپە زیاتر ئاکشنترە خێراترە یاریەکان زەریاتر دەبی لە ناوی واروەها ئەو ماپە تاوەکو ئێستا 100% نییە بەڵام ئەو ماپە لەوانەیە لە بۆ چەند مۆدێکی مالتیپلەیریش مالتیپلەیری نوێ مۆدی نوێ زیاد بکرێت ناو کۆڵد وۆری مەسا وارزۆنش بێگومان بەخۆڕای بەردەستە دەتوان تاقیب بکەنەوە بەڵام لە مشکلەکەی ئاکتیڤیژن چیە ئەوان لە هەموو شوێنێک بێکەوە ماپەکە بەردەست ناخن ئەو جارات بە قسەی خۆیان بیتن لە هەندێک وڵاتی بەردەست دەخن دواتر لە هەندێک شوێنکە بەردەست دەخن نازانم کێشەکەیان چیە بەڵام ئەو قسەیان کرد لە تویتەری هیوادارم لە هەمان وەقت لە هەموو دنیا بڵاوکەنەوە بۆ چونی ئێوە دەمێ وەگرم سیزن 1 تان کڕیا خود نەکڕیا پارەوە باتڵ پاسی Call of Duty دەدەن یا خۆدنا لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن وەرزی سێمی یاری Fall Guys ئێستا بەردەستە کۆمەڵەش شتیشی نوێ زیاد کرد چەند لێڤڵێکی نوێ زیاد کرا یەک لەوان یەکێک لە مهمترین لێڤڵەکانیش کۆمیدیترینیان تقریبا توانین بڵێن زیادکردنی جەوەکی زستانەیەکەوە تۆپی بەفری هاتچۆ پێ دەکەی شتانە Fall Guys یەک بوو لەو یاریانێکەوە زۆر بە سەریعی دنیای داگیر کرد بەڵام زۆر بە سەریعیش لە پێش سای خەڵکی تقریبا ون بوو خەڵکەکی زۆر ئێستا گەیمەکەی ناکە بەڵام بە قسەی ستودیۆی پەرەپێدەری ئەو یاریێبی ئەو ماپە لە هەموو ماپەکان ئەکشنی زیاترە سریعترە خێراترە شتی نوێشیان زیاتر کردی وەروە ئێستا کێشەیەکی گەورەی ئەو یاری ئەوە بووکەوە خەڵک بە ئاسانی دەتوانانی یاریەکە بباتەوە تەنیا چەند کەسێک دەیانتوانی بە ئاسانی ببنەوە هەموو خەڵک خەڵکی ئاساییەکە وچی من تا ئێستا یەکجار لە یاریەکەم بردەوە زۆر نەکردی بەڵام یەکجار بردەوە تۆزە ینی یاریەکان لێڤڵەکانیان وا دیزاین کردی هەموو خەڵکێک بتوانانی یاریەکە بباتەوە واتە وەکو پێشتر نییەکەوە چێ لە یەکەم بی زۆر جار چێ یەکەم بە ئەو دەتوانی کڕانەکەی بەدەست بینی مەسەن کۆتا مەرحەلە ئەو جارە بۆ شێوازە نییە تۆزە عەدالەتی زیاترە هیوادارم خۆشبی Fall Guys دەکەی یاخود ناکەی لە کۆمنت بۆ چونی خۆت بنووسە بڕیار بوو زیادبوونی EA لە بۆ گەیم پاس لەو مانگەبی لە مانجی 12 لە بۆ PC ئێستا لەسەر کۆنسۆلی بەردەستە بەڵام مایکرۆسۆفت نازانم لۆ دیڵی کرد دوای خستە بۆ مانجی 1 یاخود 2021 واتە گەیمەرانی PC یەکی وشی خۆم کە لە بۆ خاطری گەیم پاسی PC بەکاردێنم لە بۆ یاریکردن ناتوانم سود لە ئۆفەری گەیم پاس ئۆلتیمەیتی PC وەربگرم لە بۆ یاریەکانی EA دەناتوانم یاریەکانی EA لەناو گەیم پاس لەسەر PC تاقیکەمەوە فەقسەی مایکرۆسۆفتی بەهۆی کێشەی تەکنیکی دوایان خستیە بەڵام بەهۆی کێشەی تەکنیکی نیە دەزانم مەسەلەکە سێ مەسەلەکە ئەوەیەکەوە مایکرۆسۆفت دەیەوێت
کۆنسۆڵی زیاتر بفرۆشی ناخشیان نەبێگومان ئێستا تقریبا وەلا منیش دەکەن کۆنسۆڵی ئەکسبۆکسی بکڕم خاز لە بۆ گەیم پاسی چکە بەڕاستی گەیم پاشەشی نازدار شەشی ناوازەیە هەموو یاری دەداتێت بە $5 شەشی نازدارە و بەڵام بۆ جەماعەتی پیسی بەداخەوە ئەو کەسانی کە خۆیان هەڵگرت بوو EA لەسەر یاریەکانی EA لەناو گەیم پاس ئۆڵتیمێت تاقیب بکەنەوە مەعەلەسەف دواخرە لە بۆ 2020 ئەکسبۆکس ڕێکۆردێکی نوێی تۆمار کردیە هەرچەند ڕێکۆردەکەیان زۆر سەیرە بەڵام ڕێکۆردێکی نوێی تۆمار کردیە لە بەرزترین شوێن یاری کریا لە مێژوودا مەسەلەن مەقسەدەکان ئەوە نیە لە بەرزترین شوێن چونە لە بەرزترین شوێنە نەچونە سەر تیا هیمالیا بەڵکو لەسەر تیاکن لە هەرێمی کۆلۆرادۆی ئەمریکا لە شوێنێکی بەرز تقریبا زۆر بەرزە تیاکە لێوەندەر بە داتاشۆی یاری دەستنی دویان تاقی کردیتەوە بەسەر ئەکسبۆکسی واتە ئەکسبۆکس ئێستا بۆ ئەو کۆنسۆڵێکەوە لە بەرزترین شوێن یاری پێکرایە کابرا لەو زستانەی ناو بە فرێدانیشتە یاری دەستنی دوو دەکات پرۆجێکتەکەشی لە شاخەچی دەدا کە سەرنجڕا چێشە ویدیۆش زەنجاشە هیوادارم لە بۆ خۆتان سەیری کەن چناڵی ئەکسبۆکس بەردەستە چەند سکرینشۆتێکی نوێی یاری Resident Evil 8 لەلایەن کاپکۆم بڵاو کریا کاپکۆم و IGN لە ڕێگەی چاپێکەوتنەکەەوە سکرینشۆتەکەیان بڵاو کردەوە بەڵام یەک لەو سکرینشۆتانە زۆر سەرنجڕایشم ئەویش ئەو سکرینشۆتێکەوە زۆر خەڵک دەڵێن ئەوە کریس ڕەدفیلد تووشی کرسێک بۆ تووشی شتێک بووە دەبێتە ئەو جۆرە مەخلوقە دەبێت ئەو وێرولفە تقریبا هەندێکی دەڵێن نەخێر ئەوە کریز نییە کریزیش دەبتە مەخلوقێک بەڵام ئەو کریز نییە جا نازانین ئەو سپۆیلر نیە بەڵام نازانین چیە مەسەلەکە ئەو وێرولفی تێدایە لەگەڵ ئەو سکرینشۆتە و ئەویان سکرینشۆتەکان دیزاینیان جوان دیارە و من یەک بخۆم ئەسەندە ناوێرم یاری ترسناک تاقیکەمەوە بەڵام ئەگەری هەیە یاری Resident Evil 8 تاقیکەمەوە زۆر حەز دەکەم یاریەکە تاقیکەم بەڵام کێشەکەم هەیە لە منداڵیەوە کێشەیم هەبووە دم زۆر سەری لە دەوێت یاری ترسناک لە فیلمی ترسناک پیشم پێدێ بەڵام یاری ترسناک ناتوانم مەقسەدەکەمەوە نییە کە ترسنۆکم بەڵکو ناتوانم بیکەم تاوەکو ئێستا Resident Evil 7 تاقی تاوا نەکرێت تاوام پێم تاوا ناکرێت وای بۆ زۆر خەڵکی پێ پێدێ بەڵام ناتوانم ئەزان کو پێ تاوا دەکرێت هەش بە VR تاقی بێ چۆن تکای لە کۆمنت فێرم کە کو نەترسێن بەناو یاری کۆجیما دووبارە بە زۆر بێ خەڵکی ڕابواردەوە چەندە ڕابواردن نییە کۆجیما لەفتێ ڕابرد تقریبا شتێکی بەڵاو کردەوەتی لە 16 مانگە ڕاگەنراوێکی گەورەمان هەیە هەمومان گوتم ئەکیدم یان سایلەنت هیڵە یاخود Death Stranding دەتە 60 FPS لەسەر PlayStation 5 میم شتێک دەبیتن کەچی گوتی وەڵای تەمەنی ستودیۆکەمان بۆ 5 ساڵ ئەوەش ڤیدیۆیەک خۆم و هەوادارەکانم دەستمانەوە لێ کردیا ئەوەی Death Stranding هەر ئەوەندە بوو و بێگومان کۆجیما خەریکی دروستکردن یاریی ترسناکە خۆی ویتیتی وەڵام زۆر خەڵکی دەڵێن ئۆکەی کۆجیما ئەکید سۆنی لەگەڵ کۆجیما ڕێکەوتنی کردێت سایلەنت هیڵ دروست بکەن هەر دەڵێ نەخێر نازانین هیوادارم سایلەنت هیڵ بیتن خەریکی بم بەڵام هیوادارم تەنیا لە بۆ پلیستیشنی نەبی لە بۆ ئەکسبۆکس و پیسیش بەردەستبی چونکە دەنگۆ هەیە ئێستا سۆنی لە قسەکردن لەگەڵ کۆجیمای تاوەکو ستودیۆیەکی کۆجیما پرۆدەکشن بکردەوە بە کاملی بیهینکە ناو پلیستیشنی وەروە سۆنی دەڵێن لە قسەکردە تاوە کۆنامیش بەجای هەستەندا پێشتروتیان کۆنامی ناکڕی لەبەرەوەی کۆمپانیا زۆر مهمە و پێشتر بەڵام ئەگە بێت و کۆنامی بکڕی سۆنی و کۆجیماش بکڕی بێگومان هەردووچیان دەتوانن پێکەوە کار بکەن لە بۆ دروستکردنی یاری سایلەنت هیڵ چونکە سایلەنت هیڵ پرۆپەرتی یاخود خاوەنەکەی کۆنامیە و دروستکەرەکەشی کۆجیما دەبیتن ئەگە بێت دروست بکرێت هیوادارم ئەو شتا بەو شێوازە نەبی حەز دەکەم کۆجیما بە تەنیا کار بکەوە کوێستا بیداتە پلیستیشنی بیداتە ئەکسبۆکسی بیداتە پیسی یاری سایلەنت هیڵ ئەو شتێک کە چاڕوان نەدەکرێت ئەوە بکەوە یاری ئارک 2 یاریی تایبەتی ئەکسکلوسیفی کۆنسۆڵی ئەکسبۆکسی دەبیتن ئەکسبۆکس سیریز S و سیریز X لە بۆ ماوەیەکی کاتی یاسەنە ماوەکە تحدید نەکرێت بزەبت ساڵک دەبی 2 ساڵ دەبی بەڵام یاری ئارک یاریی سەرنجڕاکێشەوە خەڵکەی زۆری یاریەکەی دەکات مایکرۆسۆفت توانی لەگەڵ پرەپێدران یاری ئارچی بێکەوە ڕێکەوتنە بکەن تاوەکو ئەو یاری نوێیەکەەوە ڤندیزلی کێدا و ئەرچەندە ڤندیزل ئێستا خۆشی بوویتە یەک لە بەرهەمێنەرانی یاریەکە پارە ناو دروستکردنی یاری سەر دەکاتن ئەو یاریە بە شێوەیەکی کاتی سەرەتاتنیە لەسەر کۆنسۆڵ ئەکسبۆکس بەردەست دەبی تەنها لەسەر پیسیش بزان بەدەست نابی تەنیا لەسەر ئەکسبۆکسی بەردەست دەبی دواتر لە بۆ پلیستیشن و پیسیش بەردەستی دەخات ماپە نوێیەکەی ئەمۆنگەسی خەریکەوە بڵاو دەکرێتەوە و ئەمۆنگەس لەگەڵ یاری ڕۆکلدگیش ئیڤنتێکیان بێکەوە ئەنجامدا و ئەو ماپە نوێ بە ناوی ئەرشیب ماپ دەبیتن بڕیارە لە سەرەتای 2021 ماپەکە بەردەست بیتن شوێنێکی نوێی تێدا دەبی وەرواتە حرەکەیکی نوێ لە یاریکە دەبی مەسەلەن وەکو پێشتری زەنیا بسوڕێەوە بەڵکو دەی بەسە قادرن بێ خوارە بتەسەرێ هەندێک شوێنی ژاب دەگواستەوە هەندێک شوێنی سەی دەگواستەوە لە یەکان ماپەکە سەرنجاکێش دیارە هەروە ئەمۆنگەز ئێستا لەسەر نیتیندۆ سویچش بەردەستە شتێکی سەرنجاکێشم هیوادارم یاری لە بۆ کۆنسۆلیش بێت تاوەکە سەیس کۆنسۆلش بەردەست یان سەر نیتیندۆ سویچ بەردەستە دارم سە پلیستیشن یاخود ئەکسبۆکس بەردەست بی تاوەکو گەیمەران بتوانن سوودی لێوە بگرن تەنیا لەسەر موبایل بەردەست نەبی حەز ناکەم قەت موبایل یاری لەسەر موبایل بەردەست بیت دەبێت لەسەر کۆنسۆڵەکان بەردەست بی بەڵام بێگومان کۆمپانیەکان بیر لە زۆرترین گەیمەر و پارە دەکەنەوە ئەمۆنگەز یاری دەکە یاخود ناکەی لە کۆمنت بۆسنی خۆتان بنووسن تڕێلەرێکی نوێش بڵاو کرایەوە بەناوی Evil Dead هەرچەندە هەفتەی ڕابردوو بەڵام لەبەر هەفتەی ڕابردوو بابەتمان زۆر و باس نەکرد هێشت قسمەوە هەفتەی ئەویش بەناوی Evil Dead ئەگەر بێت و فیلمەکانی Evil Dead
Dead بینی کە چەند جار دروست کرایەوە ریمیک کرایە Evil Dead فیلمێکی ترسناکە و چۆن دەڵێ آیپیەکی ترسناکە باسی چەند گەنجێکی دەکات دەستە ناو خانوویەک لە ناو دارستان خەڵکی یاخود ئەو کەسانی کە مردوونە بەهۆی جادوگەرێکی وەکو زۆمبی دووبارە زیندوو دەبنەوە هێرش دەکەنە سەر خەڵکێ بەڵام دووبارە زیندوو بوونەکەی وەکو زۆمبی لەلایانی ترسناچیە نەک ئەکشنی واتە ترسناکە ڕۆعبە ئیزعاجە سەیرکردنی توندە ئەو یاریە بە شێوازی سینگل پلەیر و کۆواپ یاریەکە دەتوانین بکەین مەسەڵەن نەتوانین چوار لاعب پێکەوە چوار کەس پێکەوە یاریەکە بکە کە پێم وایە سەرنجڕاکێش دەبی بەڵام ئەگەر بێت سینگل پلەیرەکە چیرۆکی خۆشبی باشتر دەبی لەوەی کەوا پێشبین دەکەن چیرۆکی تەقریباً سێ چوار کاتژمێرێک یاخود شەش کاتژمێرێک بیتن ئەیکەم ئۆنلاین کۆواپ چوار لاعب پێکەوە لە ناو خانووی دارستان زۆمبیان لە بۆ دەتوانین بیان کوژن یاریەکە سەرنجڕاکێش دیارە بڕیار لە ساڵی 2021 لە بۆ هەموو کۆنسۆڵەکان بەردەست بین دوایین هەواڵیشم کە ئەوە زیاتر لە بەرنامەی بەژیری باسم کردی ئەگەر حەز دەکەی بڕۆ لەوێ سەیریکەم بە لینکەم لە دیسکریپشندانە ئەویش ئەوەیە کەوا تیمەکانی پلەیستیشن Xbox و نیتندۆ بێکەوە ڕێکەوتنیان تۆ باکردیەکەوە هەوڵ بدەن بێزارکردن و جنێودان و هێرشکردنە سەر گەیمەران لەناو بە شێوازی ئۆنلاین لەناو دنیا گەیمینگ کەمکەنەوە کە بەڕاستی شتێکی زۆر ناشنیە لە کوردستانیش ینی خەڵکەکی یەکجار زۆر هەیە تووشی و حاڵەتانە دەبێتن من لە بەرنامەی بەژی زیاتر باسم کردووە باسی ئەوەشم کردکەوە یەک لەو کەسانەی کە تووشی حاڵەتێک بووە یاریەکی هەرتر کردیان لەبەرەوەی ترسایە کە گزنەی پێدا قسەی پێوتوە لە لینکی دیسکریپشن لینکەمدانە زۆر بەجوانی باسی ئەو مۆزوعاتانە بۆ دەکەم و ڕێکەوتنی ئەو سێ کۆمپانیاش ئەوەیە کەوا بێکەوە لەسەر ستانداردە کار دەکەن هەر کەسێک جنێو بدە بە IP و بە پلتفۆرم باندی بکەن واتە تەنیا بانەکەی ئەوە نەبیکە لەو یاری نتوانانی یاری بکە بەڵکو هەر کۆنسۆڵەکەی یاخود پلتفۆرمەکەی لێ بانکەن ئەتوانی یاری بکە کەسێک جنێو بە کەسێکدا لە ڕێگەی پارتی لە ڕێگەی چات لە ڕێگەی هێرشبردنە سەری لە ڕێگەی قسە قسەی ناخۆش چونکە بەڕاستی هەموو کاتە گوتومە هەموو یوتیوبەرەکان هەموو ستریمەرەکانی کوردستان دەبێت ئاگادار بن کەوا منداڵ هەیە تەمەنی خوار 15 ساڵە خوار 10 ساڵە خوار 5 ساڵیشەیە سەیری ڤیدیۆەکانت دەکەم سەیری یاری دەکاتن پێویستە لە زمانمان باش بی پارا و بی جنێو نەدەین تکات دەکەم دوورکەونەوە لە جنێودان ئەو کۆمپانیەکان بەجددی لە دوو ئەو کارێکار دەکەن چونکە بەڕاستی بێزارکردن شتێکی زۆر جددیە مۆزوعێکی جددیە و کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتیە ئەگەر لە منداڵی و مندارێک لەکەدار بکرێ قسەی پێوترێ ئەو لەکەدارکردن شتە لە گەورەی کاتە گەورەش دەبیتن ڕنگدانەوەی دەبی لەسەر کەسایەتەکەی لەوانەیە نەقسێکی گەورە لە ژیان دروست بکە کات دەکەم هەمومان بێکە وەکو گەیمەرانی کوردستان ڕێز و خۆشەویستیەکتر قبول بکەین وەروەها بە دڵێکی فراوان خۆشەویستی یەک نیشان بدەین دوورکەوینەوە لە زمانی جنێودان و زمانی زبر کە بەڕاستی لە کاتی جنێودان سوود بە هیچ کەسێک ناگەینی جگەل لەبەرکەوە نرخی خۆت کەم دەکەیتەوە وەروە نرخی بەرامبەرەکەت لە چاوە خۆت بەرز دەکەیتەوە و لە مرۆڤبوونی خۆت دەردەچی ینی کاتە کە جنێو دەدەی سوود بە هیچ لایەک ناگەین لەوانەیە کەسانی کە جنێو دەدەن هەست بە خۆشیێک دەکەن کەوا ئەوان میهینترینیان فشیان بە دنیا دێ بەڵام هەموو جارێک باب دەڵێ ئەگەر بێت و فشت بە دنیا بێ دنیا ژە مستەقبل فشت پێداکەکەوە دەکەوی هیچ نابێ ساحێبی هیچ نابێ ساحێبی هیچ شتێک نە لە عەقڵ نە لە ماڵ نە لە دنیا لە هیچ شتێک دوورکەوینەوە لە جنێودان هیوادارم کۆمپانیەکانیش تونتر باشتر ڕێگە لە جنێودان و هێرشبردنە سەر یەکتری لەناو یاریکردن بگرن خۆشەویستانم ئەوەش بەرنامەی سفرێک ژیری بوو هیوادارم سووتان لەو بەرنامەی وەگەبی هەوڵ دەدەم هەفتانە زۆرترین بابەت کۆکەمە بۆتان بە شێوازی سەرنجڕاکێش بە مۆنتاژێکی جوان بە قسەکردنیی پاراوی جوان بۆتانی شەڕ بکەم بێگومان سابسکرایب چناڵی ژیر لەبیر نەکەی زەنگوڵەکە داگرە هەفتانە بەرنامەی سفرێک ژیری بڵاو دەکەمەوە و ڕۆژانەش ڤیدیۆی سەرنجڕاکێش لە بواری ڤیدیۆگەیم ریاکشن و شتی خۆش هەر شتێک لە سوشال میدیای کوردی هەبی بۆتانی بڵاو دەکەمەوە ڕێز و خۆشەویست قوڵکەن زۆر سپاس دەکەم گەیشتنە 6 سابسکرایب بەرەو 100,000 سابسکرایب خواتان لەگەڵ